2 ملیار و نیوەکە چۆن بوو بە هەڵم؟ چۆن ئەو پارە زۆرە دزرا؟ کێ دەستی بەسەردا گرتووە؟ بۆچی دامەزراوەکانی چاودێری لە عێراق ناتوانن ڕێگا لە نەزیفی گەندەڵی بگرن؟ بڵاوبوونەوەی گەندەڵی لە عێراق بۆ تا حەقیقەتێکی ڕوت و هیچ گومانێک هەڵناگرێت. داتاکانی ڕێکخراوی شەفافێتی نێودەوڵەتی دەیسەلمێنن ئاستی گەندەڵێکە زۆر بەرزە. بە جۆرێک لە کۆی 180 وڵات لە جیهاندا عێراق پلەی 157 گرتووە. دۆخی وڵات گەیشتۆتە ڕادەیەک کە نێردەی نەتەوەیە گرتوەکان لە بەردەم ئەنجومەنی ئاسایشدا ڕاشکاوانە قسە بکات و بڵێت هیچ سەرکردەیەک ناتوانێت خۆی لێبێبەری بکات. چەند ڕۆژێکی کەم پاش دەستپێکردنەوەی پرۆسەی سیاسی لە عێراق دیارنەمانی 2 ملیار و 500 میلیۆن دۆلار لە بانکی ڕافیدەین وەکو بۆمبێکی گەورە تەقیەوە. ڕۆژی دواتر دادگای دووی کەرخ بڕیاریدا هەریەک لا بەڕێوەبەری دەستەی گشتی باجی عێراق و چەند سەرۆک بەشێکی دیکە بچنە بەردەم دادگا، ئەمە جگە لە دەرکردنی فەرمانی دەستگیرکردن بۆ خاوەنی ئەو کۆمپانیایانەی پارەکەیان بردووە. ئەمە یەکەم دۆسەی گەندەڵی نییە لە عێراقدا، بەڵام یەکەم دۆسەیە کە بەو شێوە ڕوونا بۆ ڕای گشتی ئاشکرا دەکرێت. ئەوانەی ڕابردوو هەر بەنهێنی لەو دیوژورە تاریکەکانەوە ماونەتەوە. خاڵی سەرنجڕاکێش ئەوەیە کە ئەو کۆمپانیایانەی پارەکانیان بردووە هیچ گرێبەستێکیان لەگەڵ دەوڵەتدا نەبووە. بە گوێرەی زانیاریەکان کۆمپانیای بچووک و نەناسراو بوون و سەرمایەکانیان لە 850 دۆلار زیاتر نەبووە، جگەلەوەی بەبێ هیچ نووسراوەیەک پارەکەیان بۆ سەرف کراوە. راپۆرتێکی دەستەی باجی گشتی عێراق ئاشکرای کردووە ڕاکێشانی 2 ملیار و 500 میلیۆن دۆلارەکە لە بانکی ڕافیدەین لە مانگی نۆی 2021 تاوەکو مانگی هەشتی 2022 بووە. ئەمە لە ڕێگەی 247 چەکی بانکیەوە ئەنجام دراوە. پارەکەش ڕاستەوخۆ دراوەتە 5 کۆمپانیای عێراقی. لێرەدا ئەو درزە گەورەی نێو سیستەمی کارگێڕی عێراق دەردەکەوێت کە هەموو جار ڕێخۆشکرا بۆ ڕەخساندنی دەرفەتی گەندەڵی. ئەو سیستەمی ئێستا عێراق کاری پێدەکات لە ساڵانی 60ەکانی سەدەی ڕابردوودا بنیادراوە. ئەو کاتەی ژمارەی دانیشتوانی عێراق نزیکەی 15 ملیۆن کەس بووە. بەڵام بە ئێستاشەوە کە ژماری دانیشتوان 40 ملیۆنی تێپەڕاندووە بە هەمان سیستەم کار دەکرێت. توێژەرێکی عێراقی لە دامەزراوەی سەدەی ئەمریکی بنەڕەتیترین پرسیاری لەبارەی دۆسەی دزینی ئەو پارێزە بەلاحەوە وروژاندووە. ئەو دەپرسێت خاوەنی ڕاستەقینی ئەو کۆمپانیایانە کێن؟ کێ چەکی بانکی پێداون؟ چۆن توانیویانە بە هێواشی و لەسەرخۆ و لە ماوەی ساڵێکدا و دزیە بکەن؟ ئەو سیاسەتمەدارانە کامانن لە دۆسیەکەوە تێوەگلاون.